یارەکانی هەفتەی هەژدەی خولی نایابی کوردستان دەستی پێکردویانی نەورۆزی شاری سلێمانی لە بەردەم هەندێکی زۆری داتوانی سەرکەوتنێکی گرنگ بەدەست بێنێت دوای ویلانی زێرەوانی ڕکەبەری و پاڵەوانی دووەرزی ڕابردووی بردەوە و بە تەنیا خۆشی لە سەروی ڕیزبەندی خولەکەدا بینیەوە. یاریەکانی هەفتەی هەژدەی خولی نایابی تۆپی پێیانەکانی کوردستان دەستی پێکرد و لە گرنگترین یاری ئەم هەفتەیەشدا لە شاری سلێمانی و لە یاریگای زانکۆی سلێمانی هەردوویانەی نەورۆز و زێرەڤانی یەکەم و دووەمی ڕیزبەندی خولەکە بەیەگەیشتن. یاریەکە بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆری یانەی نەورۆزی شاری سلێمانی بەڕێوە چوو. هەر لەگەڵ دەستپێکردنی فیکەی گێمی یەکەم یاریەکەدا بە پێچەوانەی بۆ چوونەکانەوە یانەی زێرەڤانی لە خولەکی سێدا لە ڕێی فەرهاد سیدیقەوە توانی گۆڵێک بۆ یانەکەی تۆمار بکات. دوای ئەو گۆڵە هێرشەکانی یانی نەورۆز دەستی پێکرد و توانیان لە خولەکەکانی 4 و 11دا بە 2 گۆڵ وەڵامی یانەی میوان بدەنەوە کە هەریەک لە یاریزانان زیاد عەبدوڵڵا و بەهاتین بەکر تۆماریان کرد. هەرچەندە دوای ئەو 2 گۆڵە یانەی زێرەڤانی هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەی دەدا بەڵام بێئاکام بوو. لە کۆتاییشدا ئەو ژێمە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی یانەی نەورۆز کۆتایی هات. جێمی دووەمی یاریەکە ئاسێکی بەهێزتری بەخۆیەوە بینی کاتێک یاریزانانی یانەی زێرەڤانی بە تەواوی کۆنتڕۆڵی یاریەکەیان کردبوو. لە بەرامبەریشدا یاریزانانی یانەی خاوەن یاریگا بە هێرشی پێچەوانەی یاریان دەکرد بەڵام یاریزانانی زێرەڤانی نەیانتوانی سوود لە هێرشەکان ببینن. بە پێچەوانەشەوە لە خولەکی 88 یاریەکەدا وڵات ساڵح توانی گۆڵی سێمی یاریەکە تۆمار بکات و بە تەواوی خۆشی و شادی خستە ناو دڵی هاندەرانی ئامادە بوو یاریەکە و لە بەدەستهێنانی سێخاڵی یاریەکەش یانەکە و هاندەرانی دڵنیا کردەوە. هەرچەندە ناو بژیوان 6 خولەکاتی زیادکراوی خستە سەر یاریەکە بەڵام هیچ سوودێکی بۆ یانی زێرەڤانی نەبوو. لە کۆتاییشدا یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی یانەی نەورۆزی شاری سلێمانی کۆتایی هات و بەتەنیا لەسەر و ڕیزبەندی خولەکەشدا خۆی دەبینێتەوە. هەر لەو جەمەدا بەهادین بەکر نەیتوانی گۆڵی دووەمی خۆی و چوارەمی یانەکەی تۆمار بکات کاتێک لێدانێکی سزای لەدەستدا. دوای تەواوبوونی یاریەکەش ڕاهێنەر و یاریزانانی یانەی نەورۆز بەم شێوەیە بازە ئاستی یاریەکە و خۆشی دەربڕینیان دەکەن لە بەرامبەر ئەو بردنەوە گرنگ و گەورەیەدا. بەناوی خۆی گەورە و میهرەبان پێشەشی سوپاسی خۆی پەروەردگارەکەم بۆ ئەم سەرکەوتنەی کە ئەمڕۆژ دیسان دووبارە پێی بەخشین. دیارە ئێمە ئەمڕۆ یاریزانەکانمان ناتوانم بڵێم ئاستێکی باشیان پێشکەش کرد هەرچەندە ئێمە ئەمانزانی ئەمڕۆ ڕوبەڕووبوونەوەیکی بەهێزە لەگەڵ یانەیەکی بەهێز کە چەندین ساڵە خولی کوردستانی دەستەبەر کردووە. بەناو ئینشاءالله من بڵێن بەهاندەران دێن پشت بەخوای گەورە لەسەر ئەم بەرنامەی کە دامان ناوە بە شێوەیەکی باش بەردەوامە بین. سوپاسی سەرۆکی یانە و ئیدارەی یانەکەشەکەین کە پاڵپشتێکی زۆرمان بوون بۆ ئەوەی کە بتوانین لەم حاڵەتە بەردەوام بین و من ئینشاءالله بەڵێنیان پێدەن کە لەسەر ئاستە بەردەوام بین و بتوانین بۆ یەکەم جار نازناوی خولی کوردستان بەدەست. دڵم زۆر خۆشە بۆ برنەوەی ئەمڕۆ لەبەرەوەی جیاوازی خاڵەکانمان گەیشتە 4 خاڵ. سوپاسی ئەو هاندەرەشەکەم کە ئەمڕۆ لە یاریگا ئامادە بوون پاڵپشتێکی تەواوی ئێمەیان کرد. دەستخۆشی لە یاریزانەکانەکەم هیوادارم بەردەوام بن لەسەرەوە ئاستەیان و سوپاس. هەرچەندە پەیام پەیوەندی کرد بە ڕاهێنەر و یاریزانانی یانی زێرەڤانیەوە بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوانێک بدەن. بۆ بردنەوەی یانەی نەورۆز بە کۆکردنەوەی 36 خاڵ بەتەنیا لەسەر و ڕیزبەندی خولی نایابی کوردستان خۆی دەبینێتەوە و یانی زێرەڤانیش بە 32 خاڵ دابەزیە پلەی سێمی ڕیزبەندی. ئەردەڵا مەحەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.